تەسبیحی قەزوانی چاکمان لایە مشتریەکانم تەسخیبی قەزوانی چاکمان لایە ئەبڵەق و سادەمان لایە وەرە بۆ عەتر و بۆنی خۆش وەرە بەو کاڵایە سەر مێزەکەی عەتر و بۆنی خۆشە تەسبیحی قەزوان و مرویە بەخێری خوشکی منە هاڵسەنە باسی بەخێری خوشکی من سەر چاوەکانی من ئەوە دەڵێ بە چەندی چی ئەم بۆنە مقەسەکە 500 میارە دەستت خۆش ڕەحمەت خوار لەبێ ئینشاءڵڵا ئەرێ حەترێکیشم دەوێت عەترێکی گچکە بۆ منداڵەکان وەڵا جاوە دەوێ بۆنی بکەی خوشکی من ئەوانە هەزارین ئەوانە هەزارین ئەوانە 2000 حەترێکی گوڵ گوڵە بە ئەوە چەندە؟ ئەو 500 بسم الله الرحمن الرحيم أستغفر الله وأتوب إليه